جا ئەمڕۆژ پرسەکەمان هەر ئەو بابەتەیە کە خانمانی دووژیان ئەوانەی کە شیرەدەن چی بخۆن چی نەخۆن سیستەمی خەویان چۆن بێ و لە چ کاتێکا شیر بدەن ئیتر کۆمەڵک پرس و باوەتی ترێ بەڕاستی دکتۆرە خۆی لێرە میوانە و پێمانەڵێ دکتۆرە بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئەم ینی هاتنەمان بۆ ئێرە و زۆر پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ ئەەکەم بۆ چکامە دووەمین جارە دێم بۆ ئەم یەکگرتنە لەگەڵتانە. زۆر سپاس دووبارە بەخێر هاتی. دکتۆر دەمەوێت سەرەتاوەکو شتێک ئەو پرسیارە کەم ئایا ژنانی دووگیان یاخود شیردە لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراوە بە ڕۆژوو بن یاخودنا؟ بەڵێ ئێمە یعنی ژنانی دووگیان ئەکەینە سێ بەشەوە بەشی ئەوەڵ سێ مانگ بەشی دووەمین سێ مانگ بەشی سێمین سێ مانگ بەشی یەکەمین سێ مانگ تۆزێ زەحمەتە لەبەرەوەی دڵ تێکەڵ هاتنیان هەیە ڕشانەوەیان هەیە زەخت دابەزینیان هەیە لەبەرەوەی خواردنیان پێ ناخورێ و لەم حاڵەتە سێرەکەی یعنی بەعزە کەسێ ناتوانێ بە ڕۆژوو بێ لەبەر ئەوەی ڕشانەوە ڕۆژۆکەیان شکێنێ و زەخت دابەزینیش یعنی ئەزیەتیانەدا بەرەبەرەوە ئێمە نەسیحەتمان بۆ ئەو کەسانەی کە ئەوەڵ سێ مانگە یعنی ئەگە توانی ڕشانەوەی نەبوو و دڵ تێکەڵاتنی نەبوو وەزعی باش بوو زەختی دا نابەزێ ئەوە ئەتوانین پێیانە لێن ئەلێن ئەتوانین بەڕۆژوو بن و من نەخۆشەکانم زۆر تەشجیعەکەم بۆ بەڕۆژوەتی چونکە بەڕۆژێتی یعنی شتێکی ڕۆحیە لەگەڵ خوا رەب العالەمین سیرەکەی ئەو هەموو کەسێ کە ڕۆژوو ئەگرێ دڵی زۆر خۆشە بێ لەبەر ئەوە من منعیان ناکەم سەراحەتەن. دووەمین سێ مانگی ناوەڕاست ئەوە ئەتیادی ئەتوانن بەڕۆژوو بن چونکە باور ناکەم کێشەی ڕشانەوەیانە بێ کێشەی دڵ تێکەڵ هاتنیانە بێ و ئاخر سێ مانگیش ئەگە یعنی مەتەلەن بێتاقەت بێن خێنیان کەم بێ یان مەسەلەن زەختیان بەرزەوە بێ یان زەختیان دابەزیان شەکریان بەرز بێ ئەوە احتیمالە بەعزە تعلیماتێکمان هەیە پێیان ئەلێن ئەو وەختە. کەواتە دکتۆرە تۆ کردتە سێ بەشەوە لە سێ مانگی یەکەم ئەگەر بێت و دڵتێکاتن و ڕشانەوەیان نەبێ با بە ڕۆژوو بن لە سێ مانگی دووەم زۆر ئاساییە بە ڕۆژوو بن لە سێ مانگی کۆتاییە باسیەوە کرد کە خوێنیان کەم نەبێ و زەختیان بەرز نەبێ و شەکریان بەرز نەبێ. باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بەو بابەتە ئەو خانمانەی کە لەگەڵ ئەوەی کە دووگیانە بن کێشە لە زەختیان دروستە بێ ئیتر هەندێکیان بەڕاستی زۆربیان زەختیان بەرزە بێت ئەوانە ئاساییە بە ڕۆژوو بن یاخود نزمش بێت ئەوانەی کە بەردەوام کێشەی زەختیان بەڵێ لە حاڵەتی زەخت نزم بوونەوە یعنی ئەتوانین یعنی بەڕاستی بە نەخۆشکالێن ئەلێن زۆر ڕاومۆستەوە بپاوە بخەوە بەیانیان حتا تقریبا نیمە ڕۆ حتا سەعات دوو ئەمە لە نزمبوونەکە لە نزمبوونەکە و لە بەرزبوونەکەش خەو زۆر باشە بۆ ئەوانەی کە زەختیان بەرزە و زەختیان نزمە خەو مهمە و زۆریش ڕاوە نەستن بەپاوە چکە ڕاوەستان بەپاوە و یعنی بیرکردنەوە ئەمانە یان زەخت بەرزەکەن و یان نزمەکەن خاستەنەوانەی زەختیان بەرزە یعنی شتێ ناخۆش خەبەرێکی ناخۆش سێکی زەختیان بەرزەکات لەبەر ئەو ئێمامانەوێ ئەوەی دووجانە یعنی داراتی بکرێ لە ماڵەوە لە ماڵەوە نێلن ئیش بکا زۆر نێلن زۆر ڕاوەستێ بەپاوە محاولە بکەن بخەوێ فترەیەکی زۆر چکە ئەو خەوتنە وای لێکا زەختەکەی مستەقرە بێ اینجا ئەوە یعنی وەستاوە لەسەر ئەرکی ماڵە لەگەڵ دووگیانەکە چۆن معاملەکەن ئەبێ یارمەتی بن باشە. دکتۆر ژنێکی دووگیان لەو ماوەی کە بەڕێستان دەستنیشانتان کرد بڕیاری داوە بە ڕۆژوو بێت هاوکات ئێمە دڵنیاین لەوەی کە ئەو منداڵی کە لە سکی دایکیدا هەڵگیراوە پێویستی بە خواردنە پێویستی بە خزمەتە پێویستی بە ڤیتامیناتە دایکەکە چۆن قەرەبووی ئەو خواردنە لە دەستچۆ بکاتەوە کە بۆ ماوەی 16 ساعت 17 ساعت بە ڕۆژوە بێت لە دوای ڕۆژوو شکاندنەوە چی زۆرتر بخوات باشە بۆ تەندروستی مناڵەکەی ناوسکی. بەنسبەت دووجانەوە ئێمە ئەزانین کە ئەگەر ئافرەت هیچ خواردن نەخوا لە ڕۆژێک ئەو مناڵە کامل خواردن ئەڕوا بۆی لە جسمی ئەو ئافرەتە چونکە وێڵداش ئیشێکی باش ئەبینێ خواردن ڕائەکێشێ لە گیانەوە حتى لەو لە چەوری گیان لە خەزینی کۆلاجین لەناو جگەر ئەمانە ڕائەکێشێ بۆی مناڵەکە هیچ مەحروم نەبێ لە خۆراک مناڵەکە هیچ یعنی بە جۆرێک من ڕۆژە ڕۆژان من سکم هەبوو زۆر ئەرشامەوە هیچم ناخوارد بەس مقەدی
کەچی یعنی مناڵم گەشەی کرد و هیچ نەبوو تێگەی چێلم بەلەبەر ئەوە یعنی ئێمە لە ناحەی خۆراک بۆ مناڵ هیچ دڵنیان هیچ مەترسی نییە ئەو 12 سعات بێ 16 سعات بێ بە ڕۆژوو بێ هیچ زەرەری نییە و بەنسبەت ئەو خواردنانەی کە بیخوا یعنی ئەوەی دووجان پێویستە خواردنەکەی کە دەستی پێکرد ئەبێ پرۆتینی لە ئەوڵا دەست پێ بکە بە شیرینی دوای اینجا پرۆتین دوای اینجا دوای چەند سعاتە اینجا میوە و ئەو شتانە حتا محروم نەبێت نە لە ڤیتامینات نە لە پرۆتینات نە لە نەشەویات نە لە پرۆتین نە لە سوکەریات بە ئەمانە زۆر مهمە چونکە حامل پێویستی بەم جۆرە خواردنەیە زۆر باشە باشە شیرین باسی ئەوەی کرد کە لە کاتی ڕۆژوشکان ناچی بخۆن ئەی باشە لە کاتی پارشێواندا باشترین خواردن بۆ ژنانی دووگیان لە کاتی پارشێواندا بیخۆن چییە؟ بەڵێ من باسی تەجروبەیەکەم کردومەوە چەند ساڵە ینی بسپۆرم و ئەبینم پارشێو ئەگەر هاتوو خواردنی سورۆکراو بخۆن یان خواردنی مثلەن فاست فوتی پێڵێن فاست فوت ئەوانە نابێت ئەبەدەن من ئامۆژگاریم بۆ ئافرەتانی دووجان چییە ئەبێ برنج بکەن برنج بخۆن برنجەکە گەرمیەکەنەوە هەنێک ماستی تێکەنەبانی ماست برنج و ماست برنج و ماست و لەگەڵ یا مثلەن ئاوی یعنی ئاوێ سپی نابێ ئاوێ سوور بێت چکە معجون هەرچی معجونێ معیدەی دووجان تێکەدا بەلەبەرەوە ئاوێ سپیان ئاوی گۆشت بێیان ئاوی مامرە بێ و ئیتر ئەمە سیرم کردووە تەجروبەم کردووە زۆر 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 مرتاحبن هەست بە تونێتیەکەن نە هەست بە برسێتیەکەن عینن کاتە پێیانە لێم شیرینی ئەبێ خورما بخۆن خورما لە هەمووی باشترە ئەم سێ خواردنە کە ئەیخۆن زۆر مرتاحبن و هیچ خەویان باشە بێ بەلەبەر ئەوە من نەسیحەتم ئەوەی ئەو خواردنە بخۆن خواردنێکی باشە دکتۆر چی سەبارەت بەوەی کە دەڵێت حەبی دڵەکزێ خۆم یاخود لە شوێنی ڤیتامینەکان کە بە سروشتی بێخۆم بە شێوی سامپڵی خۆم بە شێوی حەبی خۆم یاخود بە شێوی جەلی خۆم ئەمە بۆ ژنانی دووگیان تا چەند تۆدانی پێیانەی کە تەندروستە حەبی دڵەکزێ حەبی سەرئێشە حەبی ڤیتامینەکان بەڵێ طبعا يعني هناك مجموعة هەیە حەب نابێت دووجان بەکاری بێنێ ئەوە دیارە ینی ناسراوە ئێمە نایلین دووجان ئەو حەبانە بخوا بەس ئێمە پێویستمان بە چیە پیانەلین ئەلین یعنی محاولە بکەن ئەو خواردنانە مەخۆن کە تووشی یعنی دڵەکزیەکەن ینی وەکوتم فاست فود زۆر خراپە فاست فودیان خواردنی دەرەوە یان لە ڕەمەزانە تەشجیع ناکەم خواردنی دەرەوە تووشی دڵەکزیە زۆرەکە لە حاڵەتی دڵەکزیە ئەتوانین هینمانەیە حەبی گاڤسکۆن یان گاڤسکۆن ئەو شەرابەکە ئەتوانین بیخۆن هیچ زەرەر نییە حەبی پارستۆر ئەتوان بخۆن ئەگەر سەرێشەیان هەبێ و ئەم جەلاتین و مەلاتین و حەبی مقەویاتیش هیچ زەرەری نییە مەسەرەن حەبی حەدیدە حەبی زنگە حەبی ئۆمیگا 3 حەبی ڤیتامین دیە ئەمانە هیچ قەدەغە ناکرێ بالعکس تەشجیعیانەکەم ئەوانە بخۆن زۆر باشە زۆر باشە دکتۆرە زۆر جار هەیە خانمانی دووگیان کە دێنە لای ئێوە یەکسەر ڤایتامینەکانیان بۆ نووسن ئیتر ڤایتامینەکان زۆر جار هەیە ڕۆژی پێیانەڵێن نیوەڕوان بیخۆن لە مانگی ڕەمەزانە چ کاتێک بیخۆین بۆ نمونە ژنێک فۆلیک ئەسیدی هەیە یاخود ڤایتامین دی هەیە ئەوە چ کاتێک بیخوا باشتر ئێمە ئەوانەی کوتمان ئەو سێمانگەکەی یەکەم ئێم بەس فۆلیک ئەسید دەدەین بە چونکە حەدید نادەین حەدید ئەوە لەن مایدەیان تێکەدا خۆیان مایدەیان تاو نییە دومیش یعنی محەبەب نییە حەدید بدرێت لە ئەوەڵ سێمانگەکەی دووجانی و سێرەکەی فۆلیک ئەسید پێش نانخواردنە ئەتوانێت پێش فتار بیخوا ئەتوانێت پێش پاشێو بیخوا هیچ زەرەر نییە ئەمێنێتەوە ئەوانەی کە پێویستیان بە حەدید هەیە ئەوە بێ دوای نانخواردن بێ دوای نانخواردیان دوای فتاریان دوایین بەس من پێم خۆشە حەدید یەک جاوەرە گیترێ ئەوش دوای نانخواردن ئەوش دوای فتارە ئینشاءڵڵا زۆر باشە دکتۆرە تاوەکو ئێستا گفتوگۆکانمان لە چارچێوی ژنانی دووگیاندا سوڕایەوە جا دایکانی شیردەر یەک دنیا کێشەیان هەیە شیرەدات ڕەنگە لە سێمانگی یەکەمی دابێت یاخۆت ئەوە هیچ پێم وابێت لە هەتاوەکو چلە دایک ناتوانێت بە ڕۆژوو بێ هەتاوەکو سێمانگی یەکەمیش ئەو وزەی نییە خۆی کۆ نەکردێتەوە لە دوای ئەوە دایکێک ئەتوانێت بە ڕۆژوو بێ دکتۆر کە شیر بە منداڵەکەی بدات و خۆشی بە ڕۆژوو بگرێت ئێمە بەنسبەت ئەوانەی کە شیرەدەن
پێویستیان زۆر بە سەوائل هەیە سەوائل بۆی شیرەکەیان زۆر بێ ئەمە یەک يعني شلمني سوائل يعني تاني بخوا شربت بخوا مثلا يعني سوائل يعني مثلا شير بخوا شوربه بخوا يعني والعيدن كات شعبيه تركيز كينسر مادي نشويات وكشون وكبرنج ساور والعين كات شيريني وكو مثلا دوشاو خرما امشتانه يعني ابي زياد بكاري بيني ولا عين الكاتشا خطزاني ميوة برتقالة أما تري أمشتانا زياد شير زيادك فتاني شيريني ونشوياتي زوربو أو وقتا شيري زوربه بس لا بابوني يعني هنا رمضان من هيك يعني منعيناكم صراحة چونك شير هر أبيت ودائما يمش بيني معنا دايكا كان يستا اعتماد يعني لسر شيري يعني خوان اعتماد يعني لسر شيري صناعيه كان بس هي كي او وقتي كبروجوا اتواني شيري صناعيه كي بداتي او وقتي بروجونيا اتواني بقرتو شيري كي خوي لبرنامجي بارش لقال دكتوره فايزه باسي او ما كركا تخوارنك باشا بوي خانمك شيري زور بيوتي ساور دكتوره جناني يعني اواني استا هيج قديم اواني استا همي 2004 و 5 يعني مناڵم کەسیان ساوەڕ ناخۆن ینی والله متجانەکەم تۆ پێیان لە ساوەڕ نا هەندێک شتیان ساوەڕە خوا بەڕاستی بەس کەمیان حەزیان لە ساوەڕە والله تر یانی دەبێ بیخۆن چونکە باشە دکتۆر هەر بەڕاستی ڕۆژوگرتن کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی شیری دایکەکە حتى ئێستا من یەک دراسەیەکم نەخێندووە کە کاریگەری هەبێ لە کەمکردنەوەی شیر وەکو هینوایە وەکو وێڵداش وایە وێڵداش چۆن خواردن لە گیانی دایکەکە دەرەکە ئەکاتە ناو یعنی بۆ مناڵەکە ئەینەن کات شیریش وایە باشە دکتۆرە ئێستا خاتونێک لەوانەیە ئێستا دووگیان بێ و سەیری ئێمە بکەم لە چ کاتێکە خانمێکی دووگیان نابێ بە ڕۆژوو بێ باشە چکە تۆ باسی سێ مەرحەلەت کرد سێ مانجی یەکەم و دووە بەس ئێستا چەند خاڵێک دیاری بکە بۆ ئەوەی کە بڵێ ئەم حاڵەتانە بە هیچ شێوەیەک نابێ بە ڕۆژوو ئێمە مەرحەلەی یەکەم وتمان ئەوەڵ سێ مانگ لەبەرەوەی زۆر دڵیان تێکەڵ دێ و ئەگێتە ڕشانەوەکەش ئەگاتە وەزعێک کە هیچ پێ ناخورێ و مەجبورین مغەدی بدێنێ بە ئێمە ئازانی مغەدی یعنی ڕۆژوو ئەشکێنێ لەم حاڵەتە نابێ بە ڕۆژوو بێ ئەبەد ئەمە یەک بێنە سەر یعنی ئەو مانگانەی تر کە پێویستمان پێ کە یعنی واز بێنێ لە ڕۆژگرتن وتمان ئەگەر زەختی بەرز بێ ئەوە لەبەر ئەوەی کە پێویستی بە چییە هەبی زەخت ئەبێ مەزبوط وەریگرێ مەتەن ڕۆژی سێجا 8 ساعت جارێ زەختەکەی زۆر بەرزە ئێمە نامانەوێ عنی عزیێت بخوا یان مەتەن شەکری زۆر بەرزە دەرزی ئەنسۆلین وەرەگرێ دوای دەرزی ئەنسۆلین سوکەر دابەزێ فەبێ خواردن حاڵەتانە ئەو ئافرەتانەی کە کێشەی خەزبوونەوەی خوێنیانەی ئەوانش بە هەمان شێوە ڕێگە پێدراون نییە بە ڕۆژوو بن ئەوانەی دەرزی گلیکسان ئەوانە لێدەن خەزبوونەوەی خوێن ماڵ دەرزی کلیکزانەدەن هیچ علاقەی نییە بە ئەوان وازانن یعنی نەخۆشەکان زۆر جار دێن بۆ لام وازانن کە یعنی کەمکردنەوەی ئاو خواردن خستی خوێن یعنی کەم زیاترەکە نه هیچ علاقەی نییە چکاوە علاقەی بەوەیە بۆریەکانی خوێن ئەکرێتەوە حتا وێڵداش خوێن و خواردن زیاتر بدا بە مناڵەکە کاتە ئەوان ئەتوانن بە ڕۆژوو دکتۆرە فایزە ئاسانکاری زۆر باشە بەڕاستی بۆ زۆربەی هەرە زۆنە چەند حاڵەتێک هەیە کە ناوێ بە ڕۆژوو بن ئەگەر ئەوانێت لەبێ بە ڕۆژوو ئەکیت من بلاکەس تەرجیانەکەم باوەڕکە ڕۆژ نییە نەخۆشیە نەیە ئەلێ ئەتوانم بە ڕۆژوو بم ئەلم کچم ئەگەر ئەتوانی بخەوی خەوێ باش دوای پاشێو ئەو خواردنێک کە پێتم وت بیخۆی دوای ئەوە بخەوی خەوێ باش سعات 2 هەستی ئیتر هیچ نامێنێ لە ڕۆژ هەڵەسی نۆژەکەی نیمەڕۆتەکەی چاوەڕێی نۆژی عەسرەکەیت و خواردن حازرەکەی تەواو بۆ ڕۆژوو ئەویان پێرم ئامۆژگاریم ئەوەیە لەبەر ئەوە ینی قەت من ئایان ناکەم چکازانم زۆر حەزەکەن بە ڕۆژوو
ئەوانەی کە بڕیاریان داوە بە ڕۆژوو بن بەڕاستی هیچ بیانوێکیش نەخۆشیەک کاریان لێ ناکە دەرچەندەوە بڕیارێکی زۆر تاکە کەسیە بەڵام ئەبینیم 2 ساڵە منداڵی بووڵێ من لە بەرەوی شیرە دەم بە ڕۆژوو نابم ناتوانم بێت تااقەتە بم بەڵام ئەم ڕێگانە کە ئیترکای بیستین لە زمانی دکتۆرەوە هەستەکەم ڕێگایکی زۆر ئاسانە بۆەوەی ئەرکە ئاینەکەت بەجێ بگەینی و ئەرکە دایکایەتەکەشە تەواو بەجێ بگەینی بەلاکس ینی تۆ نازانی ڕۆژت کەی تەواو بێ ئەبێت تۆ ینی واجبە دینیەکەت کە ڕۆژوو يعني علاقەیەکی ڕوحەیە لە بینی خۆت و خوارە بەلعالەمی ئەبێ ینی بەجێ بێنی بەڕێک و پێ زۆر باشە دکتۆرە باسی ئەو بابەتت کرد بەس تۆزێک هەستم کرد بەکەوین باسمان کرد ژنان زۆرێک لە خاتونەکانێ لە کاتی دووگیانی لە تووشی دڵەکزەیەکی زۆرە بن هێڵندێک ئەدەنەوە راپۆرتێکشمان ئامادەیە لەسەر ئەو بابەتە دواتر ئەچینە لای بەس پێم بڵێ ئەوانەی کە دڵەکزیان زۆرە و جرد پێلێن جرد خواردنێک شەگەڕێتەوە پێ و توێ چی ئەوە جرد ئەوە ئەو خواردنانە چین کە نەیخۆن باشە بۆن لە کاتی پارشی و بەربانگش من وتم ئەبێ هەرچی خواردنێکی سوورەوە کراو بێ نابێ بخۆن بابەتی فاسفود نەکەر فاسفود لە ماڵە مەتەن حەزی لە پەتاتەی سوورەکراوە حەزی لە کوبەی سوورەکراوە نابێ ئەوانە نابێ بخۆن کە نوقمی ڕۆنە بێ چونکە هەر شتێ ڕۆنە و لەگەڵ یاخێ و لەگەڵ یاینە تووشی ئەو جەرتاکە لەبەر ئەوە کە ئەو خواردنەی کە من پێتانم وتم ئەوە هیچ نە تووشی جێرتەکە چونکە ماست لەگەڵ ینی لەگەڵ برنجە زۆر کاریگاری هەیە لە کەمکردنەوەی ئەو جێرتە و کەمکردنەوەی ئەو دڵەکزێ زۆر ئاسان بۆ خواردنەکەی وتی قاپەکی بەرەنج بێنن ماست بپرژێنن بەسەریا لەگەڵ شلەی سپی داواتە شلەی سووریش تووشی ڕەنگە تووشی دڵەکەزێتان بکات دۆشاوی تەماتایە تەماتە ئەوانەی کە ڕەنگی تیا بەکاراتەوە بۆ تەندروستی خۆت و منداڵەکەت ئەتوانی ئەو خواردنە سادانە بخۆیت خورماش شیرین دکتۆر زۆر باسی ئەوەکەی خورما بخۆن هەر بەڕاستی خورما ئەو نەسوودی هەیە زۆر خورما سوودەیە چونکە حەدیدی تایە زنگی تایە ئۆمیگاتری تایە و هەموو ینی خوارە بەلعالەمین خورمای بۆ دروستکرۆ بۆ ئەلێ ینی ئەبێ زۆر ینی لە هەموو شیرینەکانی تەفزیر کردووە خورما زۆر کاریگاری زۆر هەیە بۆ هەموو کەسێک بەس بۆ ئافرەتی دووجان زیاتر ئاسایی شەیانەوێت چەندێک بخۆن ئەوەندە بخۆن ینی ژمارەکان بۆ دیاری ناکەی چۆنە لێ ینی دینیان ئەلێ ینی ئەوانە یان سیان یان پێنج ژمارە تاکەکان یان سیان پێنج ئەو بابەتە خۆی خورمایەکێ بچووکە خورمایەکەی گەورەیە ینی دکتۆرە بابەتێکی ترەیە جارێکی تریش باسمان کردووە بەڵێ لە مانگی ڕەمەزانە زۆر جار خاتونە بەڕێزەکان حەبێک بەکاردێنن بۆ ئەوەی کە سۆڕی مانگانیان بوەستێ بۆ ئەوەی تەواوی مانگی ڕەمەزان بەڕۆژوو بن ئایا پێم بڵێ ئاساییە ئەو حەبە بەکاربێن ئەمە هۆرمۆناتێکی سروشتی لەشیانە دەبێت بچێتە دەرەوە بەڵام ئەو ڕێگری لەواکە کە ئەو هۆرمۆناتە بچێتە دەرەوە بۆ ئەوەی تووشی سوڕی مانگانە نەبێ بەڕۆژوو بێ ئاسایی ئەو حەبە بەکاربێن والله زۆر ئاساییە یان حەبی منع ئەدەین بە ئافرەکان یان حەبی تەنزیم دەورە زۆر ئاسایە چونکە تأثیری نییە چونکە ئێمە دراسات ئیسباتی کردو حەبی منع 10 ساڵ بیخۆی تۆ ئەسڵەن نەتووشی سەرەتانی مەبیضە بی نەتووشی سەرەتانی ڕەحمە بی نەتووشی سەرەتانی عنق ڕەحمە بی بە ئەمە لەوە باشتر هەیە من کە بە ئافرەتێ بڵێم 2 پاکەت حەب منع لەسەر یەکتری بخۆ حتا سووری مانگانت نەیە لە وەختی ڕەمەزان هیچ زەرەری نییە لەسەر یەکتری ئەیخوا دوای دوومانگەکە یعنی وەکو چۆن سووری مانگانەی دێتەوە و طبیعی و هیچ تەسیرشی نییە لەسەری یانیش ئەو حەبەی تر کە مەتەرەن بەعزێک لێ ئەلێ پێش ڕەمەزان مەتەرەن بە 15 ڕۆژ من یعنی لە ناو 15 ڕەمەزانە من احتیمالە بێنۆش بم یان مەتەرەن لە 20 ڕەمەزانە بە من چی یەکەم ئەو حەبی تەنزیم دەورەیانێ دەمێ سیان ئەو پرایمۆلێت ئێنی پێرێن دوان پاشوانەیان دەمێ یەک لە مەغریبانەیان دەمێ ئەلێم بە خۆتان 15 ڕۆژ بیخۆن 15 ڕۆژ بەر لە سوورەکە یعنی 5 ڕۆژ بەر لە سوورەکە ئەو مەتەن 20 مانگ بۆی دێ 20 ڕەمەزان بۆی دێ من لە 15 دەست پێەکەم ئیتر بۆیان نایە باشە دکتۆر ئەو بەکارنانی ئەو حەپانە ئاساییشە بۆ کچێک کە هاوسەرگیری نەکرد بێ ئەتوانێت ئێمە چونکە
کچ زۆر هەیە حەب منعیانە دەینێ لەبەر چی لەبەر تەنزیمی دەورە لەبەرەوەی تەکەوساتیانەیە چونکە تەکەوسات هەیە حەب خاصی هەیە هی حەب منە کەمیەکاتەوە بە ئێمە ئەو حەب خاصەی کە تەکەوسات کەمەکاتەوە ئەتوانین عینە کات لە مانگی ڕەمەزانە بیان دێنێ ینی کچ ئازەب هیچ منع نەکراوە لە حەبی منع خواردن کەواتە هەم بۆ خانمان بۆ ژنان بڵێن ئەتوان با قسەی دکتۆرە ئەتوان ئەو حەبە بەکار بێنن و هەم کچەکانش کە شتە شویان نەکرد و ئەتوانن کە ئەو حەبە بەکار بێنن بۆی کە سۆڕی ماگانیان تاخیر بێ بتوان تاوای مانگی ڕەمەزان بەڕۆژە بوون هەرزار نەمێنینەوە ئەو بەڕاستی هەواڵێکی باشە تێما بێ باشە دکتۆر چی سەبارەت بەو کچانەی کە لە کاتی بەڕۆژبووندا ڕەنگە هۆرمۆناتی جەستەیان بگۆڕێت خۆیان سروشتیان تووشی سۆڕی ماگانە نەبن ئایا من لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەوان ئاسایە یاخود پێویستیان بە بینینی پزیشک هەیە ینی ئەوانی کە ینی سووری ماگانیانی حەب سووری ماگانیان تاخیرە لەبەر لە مانگی ڕەمەزان حالێکی نەفسی پێڵێن نا ئەوەی هیچ تەسیری نییە بەس ئێمە ئەبێ ینی ئەو کچانەی کە ینی سووری ماگانیان باش نییە مەتەلەن 2 مانگ جارێ دێ یان 3 مانگ جارێ دێ ئەوە ئەبێ مراجعەی پزیشک بکە بزانێ نەوەک تەکەوساتی هەیە لەو حاڵەتەدا پێویستی بە ئیستیشارەیە زۆر باشە زۆر باشە دکتۆرە فایزە لێرەیە بەڕاستی